ئێستاش لە ماڵی کاکازمین هاتوین سەردانی بکەین بۆ ئەوەی کە ئەو شتانە ببینین کە ئەم خۆی دەستکردی خۆیەتی وەکە زانن کە کللتوری کوردی زۆر شتی جوانمان هەیە کۆمەڵەشت کە لە کۆنا بەکار هاتووە لەوانەیە ئێستا هەنێک کەس وەکو هەنێک گەنجی ئێستا هەر نەزانن ئەوە ناویشی چێ و بۆچیش بەکاراتوە ئەنجا من ئەمڕۆ سەردانی کاکازمم کردووە کە ئەو شتانەمان پیشان بە ناوەکانیامان پێ بڵێ و بۆچی بەکار هاتوون. سڵاو لێ بە کاکازم. بەخێر بێ سەرچاوم بەخێراتنەشی زۆر گەرمتان لێ دەکەم بەخێر بێن سەرسەر و سەرچاوم. سپاس دەکەم کاکازم. ئەنجا من هەر هاتمە ژوورەوانەیە کە سێری ماڵەکەتم کرد دڵم کرایەوانە بەڕێزن یاخۆ نشتی جوانە دروست کرد بوو یەکسەر سەرنجی منی ڕاکێشا کە خانوویەکی بچووکە لەسەرەوەی ماڵەکە دروست کردو بە تەختە. بەڵێ ئەرێوڵا من هەر شتە یعنی ئەوە بیتن پێم دروست دەکرێت ئەوەشم هەر بەخۆ کردی ئەو نافورە زۆر زۆر جوانە ئەو خوانانە یعنی ماشەڵا دەوێ هەرچەتی و برێ ئەمن پێم دروست دەکرێتەوە عەزیزم لە شتە کوردەواریەکانە زۆر حەزەکەم خۆت بناسێنی بزانین خەڵکی ئەم گوندەی تۆ یاخود خەڵکی شوێنێکی تری و چۆن دەستە پێ کردووە. بەڕێزی ئەمن کازم ڕەشید مستەفا ناسراوم بە کازم فۆلکلۆر دانیشتی گوندی شێخەشلم هەر یعنی ئەولادی ئێرەمە با و باپیرم هەلێرە بوویمە هەلە ئێستاش لە گەدابی هەلێرەمە. ئەمەوێ بزانم سەرەتای دەستپێکردنی تۆ حەز و خولیای تۆ چی بوو بۆ دروستکردنی ئەم شتە فۆلکلۆرانە بەڵام بە شێوازێک دروستی کردوتەوە کە زانین کە خەڵک زۆر ئێستا شتی فۆلکلۆری دروست کاتەوانەیە یاخود ئەیهێنێ بەڵام تۆ دروستی ئەەکەیتەوە بەڵام بە شێوازێکی ئەوە نەپچووک و جان وەکو توحفەیەک وەکو توحفێک بەکاری بهێنینەوانە ئێمە. ئەمێ بزانم حەز و خولیای تۆ لە کێوە بووە کەی سەری ئەڵڵا کەی دەستە پێ کرد ماوەی چەندێکە؟ حەز و خولای من ئێمەنداریە لەخوا بە زیاد یعنی وەکو دەرێ ئاواتەکەم هاتە دی دەستی ئەو شتانەشم هەیە ماشەڵا هەرچی مەخسەدم بی دروستی دەکەمەوە ئەگەر نەشم دیتبی لەوێ نەش ببینم دەبی وەکو خۆ دروستی باشە کاکازم بۆ نەچینە ژوورەوە و لەوێش قسەکانمان بەردەوامی فەرموو لە خزمەت دانە با بچین فەرموو. جا کاکازم من کە هەر هاتمە ژوورەوانە کۆمەڵشتم بینی کە ننکم ئەو شتانەی هەبوو ڕێک ننکمم بیرکەوتەوانە خاڵی خۆش بێ وەفاتی کردووە بەس کۆمەڵشتم بینی کە ننکم هەیبوو ڕێک یعنی هەنگەڕامەوە بۆ ئەو کاتە. سەکەت جوانە وەڵا بەڕاستی زۆربەی بە تەمەنەکان کە دێن ماشەڵا عینەن بلا دەرەکی برازاکەم لە کەرکووچێ ڕاهات بوون ماشەڵا هات لە دیار ئەو سندوقی ئێدانیش گوتی ماشەڵا هەندم یعنی یادگاری لەگەر هەیە زۆر پێ دڵخۆش بگوتی تقریبان 40-50 سال گەڕامەوە پاژە و شتانم کە چاو پێکەت بەخوای ڕاستەکەی. کاکازم باسێکەوەم بۆ بکە کە تۆ حەز و خولیای خۆتە ئەمە ئەڵێ لە مناڵێ و حەز و خولیای ئەوم هەبوو کە ئەم شتانە دروست بکەمەوانێ ئەنجا ئەمێ باسێکیم بۆ بکەی کەی دەستە پێ کرد ماوەی چەند ساڵە تۆ ئەم کارە ئەەکەیت؟ لە 2016 لە بیداەتی دەستم بەو جەنجەڕێ کرد جەنجەڕەکەم زۆر پێ جوان بە ئێرەم وەکو دیکۆرە حەزم لێ بوو ئێرەم هەمووی وەکو ڕەفە لێکرا بەس ئەوم لە بەرنامەدانە بوو کە ئەوها ئیشەکە ئەوها گەورە بکەم بەس کە یەکێکی جەنابتان و خەرشیدی ئەوها زۆر سەردانیان کردم و یعنی کە لێیان پێچامەوە گوتم دیارە دەبی ئەم شتەکە بم بەرە زیاتر وەکو ئێستا کە هاتنی گۆلەوە هەیە بەعزە شتی کەم پێ دروست بکاتن لەبەرەوەی کە کەیفم پێ دەکە سەردانم دەکەن و ئەو شتە کوردەواریانش لەخوای بە زیادبی پێم وەکو خۆی دروست دەکرێتەوە. کاکازم لە عیلەکەی خۆتانە لە ناو کەسوکاری خۆتانە بەس تۆ تەنها ئەم کارە ئەەکەی یاخود کەسی کە هەیە مناڵەکانە یاخۆت کەسێکی تر کاوەکو تۆم ئیشە بکات؟ نا لە بەس ئەمن ئێستا هەر نەک لە گوندەکەی خۆمان بەس ئەمن بەرێ ئەرێەوە لە زۆر عەزم لێ ئەوجا خەرچیش زۆر دێهاتەکەمان کەس نیە نەهات بیتەکنم لە لای لە دەرەوە زۆر خەرک دێتن یعنی ئەوها ناوبانجی منی بیستبی ئیلا دێ سەردانەکەم دەکاتن. کاکازم ئەم شتانە لە چی دروستەکەی سە بۆ نمونە ئەمانە هەمووی دەستکردی خۆتن بەڵام تۆ بە شێوازێکی بچووکتر دروستیەکەیتەوانێ ئەمە ئێستا بوون مەم تەختانە چۆن ئەیهێنی ماوەدەکانیان چۆن ئەهێنی چۆن دروستی ئەەکەیتەوانە مێ باسێکیوانم بۆ بکەیت. بەڵێ بە خودایی شتەکان زۆربەی پێکاتەی شتە کوردیەکان زۆربە لە داری دروستکرا دار بۆ و یان دەبینی ئەگەر دەبینی هەندێک شتی هەیە وەکو بە قوڕێ دروست بکرێتن کەندووە تەندورە برێن زۆربەی ئەو خانی قوڕەکانە و ئەوانە زۆربەی بە قوڕێن بەس شتیتیان زۆربیان لە داریە لە تەختەی دار و شتیوا دروستکرا و بەرێ وەکو جەنجەڕ و ئەو شەغرەیە ئەو تەونەیە یعنی زۆر هەمووی مەشکە و شتەکان زۆربەی هەمووی
دارەکانی ئەو دارانە لە خۆت ئەیهێنیت بەڵێ بە خۆم دەهێن یعنی داری تەبیعین هەمووی هەموو داری تەبیعینە بەڵێ زۆر احتێ بەس داری جاو دارێکی زۆر بە قووەتە لۆ داریی عفو داری جاو جاو دارجاوی پێدرێن بە وەزنیشە یعنی زۆربەی لۆ شتەکانی لۆ بەعزە چیت بەکار هاتێکە نەشێتن ئێستا ئەو خانە گزیریانە ئەوانە وەکو ڕقم هەشت زۆربە شەقرەکە پێیان دەرێن شەقرەکاری تا هەیە شەقرەشەیە کاری تا ئەستورەکە شەقرە گچکەکانن هەمووی دار بەڕوە دار بەڕوە ئەو داری جاو هەیە ئەو کانتۆڕانە ئەوێ سندوقی نوێنی پێدەرێن سندوقەکان ئەوە بە بچووکی هەمانە و لە یاش بە گەورەی هەردوو چن بە خۆ دروست کردی بەس ئەوە مێژوەکەی لەوانەیە بگەڕێتەوە لۆ 160 سال پێش ئێستا زمانی خۆ جوولەکەکان دروستیانە کرد یەکسەر وەستای خۆمانژێ کوردی کە چاویان پێکەت وەکوانیان دروست کردەوە دارەکەیان بە قووەتەیە داری گوێز و ئەوانە برێن